ئێمە وەک مەڵبەندی هەولێر ئەنجامەکان ڕەت دەکەینەوە لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە کە ئاماژەن بۆ ڕێخۆشکردن بۆ ساختەکاری. یەک بە پێی ئەو ئەنجامانەی کە ئێمە دەستمان کەوتووە لە ڕێی بریکارانمان لە بنکەکانی دەنگدان تا ئێستاکە بە تایبەت لە بازنەی چوار ڕێژەی دەنگەکانی کۆمەڵی دادگەری زیاترە لە 13,000 دەنگ، بەڵام ئەوەی کە کۆمیسیۆن ڕایگەیاندووە کەمترە لە 11,000 دەنگ. دووەم بەشێک لە بنکەکان کاتێ دەنگدەر پەنجەمۆری نەیخوێندەوە تۆ ڕێگان پێ نەداون کە دەنگ بدەن کە بە پێ ڕێنماییەکان دەبێت هەردە پەنجەمۆری وەربگیرێەوە کارتی دەنگدانی لێ وەربگیرێتەوە ڕێگای پێ بدرێت دەنگ بدا، بەڵام ڕێگان پێ نەداون بە تایبەت بەشێکیان کە سیمایەکی دینداریان پێوە دیارە، سیمایش ئیسلامیان پێوە دیارە کە زانیویانە دەنگدەری ئێمەیە.